إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أي أو كسي كتاخير دبي درنگ دي بۆ نوێژی جومعە. ئەمە ساڵی هەفتاکان و هەشتاکان نییە بڵی نازانم کەی بانگە دات. ئەوە لە مێشکت دەرکە هەموو کاتێ سەعات 12 بانگدا. ئەبێت تەقویم هەیە، بەپێی تەقویمەکە وەرە بۆ مزگەوت. ئەی ئەو کەسێک کە خۆت مەحروم دەکەی، خۆت بێبەش دەکەی لە ئەم خێر و بەرەکەتە جوان گوێ بگرە. لە حەدیثێکی صحیح جامع الصغیرە هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، کاتێک کە ڕۆژی جومعە دێت، ڕۆژی جومعە، مەلائیکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ لەسەر دەرگای مزگەوتەکان دادەنیشن، هەموو مزگەوتەکان. یەکتبون من جاء من الناس على قدر منازلهم. ئەو خەڵکەی کە دێت بۆ نوێژی جومعە بەپێی دووریەکەی پاداشتەکەی بە ئیزنی خوا بەدەنووسن. فڵان کەس هاتووە ئەوەندە ڕێگای بڕیوە، فڵان کەس لە فڵان شارەوە هاتووە، ئەوەی لە دوورتر هاتووە، ئەم نزیکترە، دەینووسن. ئەو کەسانە کە پاداشتیان چەندێک هەیە، مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ، ئەمە پیشەیانە هەموو جومعەیەک. بەڵام خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، لكن چی ڕوەدات؟ فإذا أذن المؤذن وجلس الإمام على المنبر طووا الصحف ودخلوا المسجد ليستمعون الذكر. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، هەر کەسێک کە دێت ئەڵێن فڵان کەس لە فڵان ماڵەوە هاتووە، لە فڵان شوێن و گەڕەکەوە هاتووە، لە فڵان شار و فڵان گوندەوە هاتووە، ئەمە ناونووسینی ئەوانە. بەڵام کاتێک بانگدەر بانگی دا و ئیمام سەلامی کرد، خەتیبەکە سەلامی کردی سەلام عەلەیکم، ڕێک کتابەکە پێچنەوە. ئەو کاتێ ئەوەی کە دێتە ژوورەوە، یەکێک پرسیار لە ئیمامی ئەبوو ئومامە کرد ڕەزای خوا لێ بێ کە سەحابەیە، فەرمووی ئایا جومعەی بۆ نانووسری ئەو کەسەی دوای بانگ بێتە ژوورەوە؟ فەرمووی بەڵێ، جومعەکەی بۆ دەنووسرێ، بەڵام لە ناو کتابەکەی مەلایکە ناوی نەنووسراوە. ئەمڕۆ چەندێکتان ناوتە ئەوەی کە ئێستا دێتە ژوورە و لە کاتی بانگە هاتە ژوورە و مەلایکە ناوی نەنووسیوە. کەواتە تۆ بزانە خۆت لە چی مەحروم دەکەی. ناتوانی 5 دقە 10 دقە زووتر بێی؟ پێت خۆشە هەموو جومعە مەلایکە ناوە بنووسێ و ئەو ناوەت بە کتابەکەەوە بەرز بکرێتەوە بۆ ئاسمان، بۆ خزمەتی خوای گەورە؟ وەرە بۆ مزگەوت. واز لە فکرەی شەیطان بێنە بڵێ من بەهەشتیم و چیم کردووە، وەرە بۆ مزگەوت. با ناوت بنووسری هەموو جومعەیە، شانازی و سەربەرزیە بۆ تۆ. پێویستت پێ بێ لە ناو گۆڕەکەتدا. جا بۆیە مەحروم ئەو کەسەیە هەموو جومعەیەک مەلایکە ناوی نانووسێت. هیوادارم دوای ئەمە بە خۆتان نابچنەوە. سەیری کە خۆشەویستی خوا چێ فەرمێ صلی الله عليه وسلم، هەر لە صحیح جامع الصغیرە هاتووە، دەفەرمێ فرجل قدم جزورا ورجل قدم بقرة ورجل قدم شاة ورجل قدم دجاجة ورجل قدم عصفورا ورجل قدم بيضة. ئەو خەڵکەی کە دێ بۆ نوێژی جومعە پاداشتەکانیان جیاوازە، بەڵام حەدیثی لەسەر حرامە تۆ درەنگ بیت و بەبان شانی خەڵکە بڕۆی خۆ بکەیتە پێشە. ئەوە نانووسرێ، گرنگ ئەوەی کەی هاتیتە ژوورە و گرنگ ئەوەی لە ڕیزی چەنەمای. ئاگادارێ و خاڵە بن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم، پیاوی وایە دێ بۆ مزگەوت چکە زوو هاتووە، پاداشتی وەکو وایە یەک حوشترێکی سەر بڕی بێ کردی بێتی بە خێر. ماشاءالله لە ساڵێکە 52 جومعەیە ئەم پیاوە حساب کە هەموو ساڵێ 52 حوشتەکەاتە قوربانی سەرێ بڕێ ودا بە خەڵکی فەقیر. ئەمە چووکە زوو هاتووە.
ها پاداشتەکە بەپێی تاخیربوونی تۆ کەمە بێتەوە. پیاوی وهەیە پاداشتەکەی وەکو وایە کە حوشترێکی سەر بڕی بێ و گۆشتەکەی بەخشی بێ بەسەر فەقیر و هەژارە. ئەیە کەسێک درەنگتر بێ پاداشتەکەی وەکو وایە مانگایەک جوانەگایەکی کردبێتە خێر. کەسێک لە دوای ئەوە دێ وەکو وایە مەڕێک بەرانێکی کردبێ. کەسێکی تر دوای ئەوە دێ وەکو وایە مریشکێکی کردبێتە خێر. مریشکێک لە کێو حوشترێک و مانگایەک و بەرانێ لەکوێ. ئەوە باشە بێ یاخود سەیری فەیسبوک بکەی. ئەوە باشە بێ یاخود خۆت بەشتی بێ معناوە مەشغوڵ کەی. پیاوی واشەیە دێتە ژوورەوە وەکو وایە چۆلەکەیکی کردبێت بەخێر. چۆلەکەیەک حیشە وەکو وایە هێلەکەیکی کردبێت بەخێر. کەواتە بزانە خۆت مەحرومەکەی. چەندێک خۆشە هەموو جومعەیەک تۆ خوای گەورە پاداشتی حوشتریە مانگایە جوانەگایەکە بۆ بنووسێت چونکە زوواتی بۆ مزگەوت. وەرە بۆ مزگەوت نەکبەت هەفتەی جارێکە خۆت تاخیر مەکە. وەرە بۆ مزگەوت ئەمە بەرەکەتە لە ساڵێکە خێر و پاداشتی 52 حوشتر بۆ تۆ بنووسرێ. خێر و یاخود خێر و پاداشتی 52 جوانەگا بۆ تۆ بنووسرێ کە کردوتە بە خێر. تۆ ساڵی جارێکیش پێت ناکرێ. خێر و پاداشتی 52 بەرانە بۆ بنووسرێ کردبێ بە خێر. بۆ لە دەست خۆتی ئەدەی. وەرە بۆ مزگەوت زوو وەرە بۆ مزگەوت. مەحروم ئەو کەسەیە خۆی ئالەمانە مەحروم کات. ئەوەی ئیمانی زەعیف بێ دوای ئەمەش هەر ناگۆڕێ. ئەوەشی باوەڕی ڕاستەقینەی بەخوا و قەبر و قیامەتە بێ و بەخۆیان بچێتەوە هەوڵەدات زوو بێ بۆ مزگەوت. هیوادارم ئینشاءڵڵا ئەگەر حەستان نەم پاداشتە گەورەیە حەزەکەن مەلایکە ناوتان بنووسێ و ناوتان بەرز کرێتەوە بۆ ئاسمان 10 دقە چارێکی زووتر سەعاتێک زووتر نیو سەعات زووتر وەرن لەخوا بترسن. ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە کە ڕۆژی جومعەیە. ئەو کەسێک کە خۆ تاخیرەکەی جمعان تاخیر دی بۆ مزگەوت بەبێ عوزر. چونکە هەیە جاری وای تاخیرە بێ بەڵام هەیە کردوێتی بە پیشە. بانگەدا و لە مزگەوت ئەم جار دەرەچێ لە ماڵ تەواو فێر بووە. دوای بانکە دێ بۆ مزگەوت یا کاتی بکاکە گرنگەوەی نوێژەکەمان بکەین. دەبزانە پێغەمبەری خوا ساسم کە لە هەموو کەسێ بەڕەحمترە چی بە تۆ دەڵێت کە بۆتە پیشەی تۆ هەموو جمعێ تاخیرە بی. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە احضروا الجمعة وادنوا من الإمام. ئامادەی نوێژی جمعە بن لە ئیمامیش نزیک بنەوە لە خەتیب. یعنی کەسی وا دەبینی سبحان زوو دێ خۆی کاتە مزگەوتەکەی ترە دەکاکە وەرە پێشەوە وەرە پێشەوە. وەڵا کاکە ئێرە ئیسراحەتە قاچم ڕاکێشم ئێرەش قاچ ڕاکێشە قۆڵ ئێرە حرام نێ قاچ ڕاکێشی. لە ئیمام نزیک بنەوە لە خەتیب نزیک ببنەوە. سيرك فإن الرجل من أهل الجنة فيتأخر عن الجنة وإنه لمن أهلها. سبحان الله. فيتأخر عن الجنة بوشي بياوي واي أهلي بهشتا لچون بهشت تأخير أكري بوشي تأخير أكري لبر أوي بو جمعة خوي بتأخيري هاتو بياوي كأهلي بهشتا بەڵام لەبەر ئەوەی کە جمعان خۆی تاخیر ئەکا لە بەهەشت و چوونە بەهەشت تاخیر ئەکرێ واتە سزا ئەدرێ. چەندێ ناخۆشە تۆ بەتەمای شوێنێک بی بڵێ کاکە بێ ئەوەنە سەعات ئەوەنە ڕۆژ لێرا بوەسی نابێ بچتە ژوورەوە چەندێ سەغڵەتە بی جاوەرە شوێنەکە ئەگەر بەهەشتیش بێ هەر لە دائیرەیەکە سەرت گرتووە دەرگاکەدا بخەن چەندێ سەغڵەتە بی کاکە تاو چوونە ژوورەوە نەما چەندێ سەغڵەتە بی. دەی ئەو کەسەی کە لە جمعە تاخیرە بێ و بەردەوام هەموو جمعە تاخیرە بێ خوای گەورە لە بەهەشت تاخیری ئەکا و نایخاتە بەهەشتەوە ئەگەر ئەهلی بەهەشتیش بێ تاخیری ئەکا سزای ئەدات ناڕەحەتی یەکەم جای خاتە بەهەشت. وإنه لمن أهلها. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە ئەهلی بەهەشتیشە بەڵام لەبەر ئەوەی کە لە جمعە تاخیرە بێ لە چوونە بەهەشت تاخیری ئەکەن. جا بۆیە ئەگەر حەز لە تاخیربوونی بەهەشتە مەیە بۆ جمعە خۆ تاخیر کە ئەگەر بەڕاستی حەزیش بۆ وەزع نییە بیسەلمێنە وەرە بە مزگەوت زوو. هیوادارم دوایم جمعە گۆڕانکاری بەسەرا بێت. ئینسانی ئیماندار ئەگۆڕێ ئینسانی منافق ناگۆڕێ. بۆ پێی قورئان ڕۆ سەیری کە ئیماندار کە قورئان دابەزی سەحابە ئیمانیان زیاد دەکرد منافقان خراپتر بوون. ئێمە حەدیثە هەڕەشاکە کاکێکە بەڕێزم خۆت تاخیر مەکە تەمبەڵ مەبە تەوەزەل مەبە بێزار مەبە لەوەی کە دەی بۆ نوێژی جومعە چونکە وەڵڵاهی هاتن بۆ نوێژی جومعە
جیهادێکی زۆر گەورەیە و سەبەبێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ بە شتێکی کەمی مەزانە. لە حەدیثێکی صحیح ئیمامی بوخاری و صحیح تەرغیبە هاتوو بە دوو ڕیوایەت، یەزیدی کوڕی ئەبوو مەریەم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ من دەهاتم بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە، عەبایەی کوڕی ڕیفاعە پێم گەیشت، بۆ مزگەوت هاتم ئەم پیاوەم پێگەشت کە عەبایەی ناوبوو ڕەحمەتی خوای لێبێت. من ئەڕۆشتم و ئەنا ئەمشی ئیلە الجومعە، من بۆ نوێژی جومعە دەڕۆشت. فەرمووی عەبایەی کوڕی ڕیفاعە بە یەزیدی کوڕی ئەبوو مەریەمی فەرموو ئەبشیر فإن خطاك هذه في سبيل الله، مزگەنی بێ لە تۆ ئەی ئەبوو مەریەم، ئەم هەنگاوانەی کە تۆ دەینی بۆ نوێژی جومعە ئەمە لە پێناو خوادایە و جیهادە لە پێناو خوادا، تێکۆشانە لە پێناو خوادا. چونکە گوێم لە ئەبوو عەبس بوو کە ناوی عەبدوڕەحمانی کوڕی جەبرە سەحابەیە، ئەبوو عەبس سەحابەی ڕەزای خوا لێبێ، ئەفەرمێ گوێم عەبایە دەفەرمێ گوێم لە ئەبوو عەبس بوو کە سەحابەیەکە، دەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەی فەرموو بۆی مزگەنی بێ لە تۆ کە دێی بۆ نوێژی جومعە ئەمە جیهادە لە پێناو خوادا. چونکە ئەو ئەبوو عەبسەکە سەحابەیە بۆمی گێڕایەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم من اغبرت قدماه في سبيل الله حرمه الله على النار. يا ربي خوا لەو کەسانەمان بگێڕی. هەر کەسێک پێکانی تەپوتۆز بێ، قوڕی پێوە بنووسێ، تەپوتۆزی پێوە بنووسێ کە بۆ نوێژی جومعە دێ، خوای گەورە ئەو ئینسانە لە ئاگری دۆزەخ حرام دەکا، چونکە تەپوتۆزاوی بووە. بۆیە کاتێک کە تۆ دی بۆ مزگەوت کەمێک پێڵاوەکە تەپوتۆزاوی دەبێ، ئەوە هۆکارێکە بۆی کە خوا لە جەهەنەم ڕزگارت کە. ئەوە بە جیهاد و تێکۆشان لە پێناو خوادا بۆت ئەنووسرێ، وەرە بۆ مزگەوت بە ئیزنی خوا. ئەو سیارەشە کە بە تەپوتۆزاوی بێ لە پێناو خوادا خوای گەورە بە جیهاد بۆت ئەنووسێ کە دێ بۆ مزگەوت. بۆیە ئینشاءڵڵا بە کەمی مەزانە هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ. والله ئەوەی کە نوێژی جومعەکە بەردەوام ئینشاءڵڵا خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری ئەکا، بەڵام دەزوەرن با لە چوونە بەهەشت تاخیر دەبن. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەی ئەو کەسانی کە تاخیر دێن بۆ نوێژی جومعە باش گوێ بگرن، بزانە خۆتان لە چی بێبەش دەکەن. ئەی ئەو کەسانەیشی کە زوو دێن بۆ مزگەوت گوێ بگرن، بزانە چیتان دەست دەکەوێت. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم من غسل واغتسل ودنا وابتكر واقترب واستمع. سید ئەم مەرجانەکە هەر کەسێک ڕۆژی جومعە خۆی بشۆرێ، دوو ڕەئی لەسەرە، سونەتە واجبە، ڕەئی بە قۆتەوەی خۆشودن بۆ نوێژی جومعە واجبە لەسەر پیاو نەک لەسەر ئافرەت. هاتی بۆ مزگەوت خۆت بشۆرە و پاک و خاوێن بە. ئەو کەسەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆی بشۆرێ، لە خەتیب نزیک بێتەوە، واتە زوو بێت، وەبتەکەرە زوو بێ بۆ مزگەوت نەک تاخیر بێ، وەقتەرەبە ئەها نزیک بێتەوە، واتە زوو بی، نەک بەبانگ ملی خەڵکا بڕۆی بەڵێ کاکە من نزیکم، و نزیک بوونەوە نا. وەستەمەعە، ئەمە زۆر موهیمە، گوێ بگرێ و بێدەنگ بێ. لەو کاتەی خەتیب بەڵێ ئەسەلام عەلەیکم بۆت نییە قسە بکەیت تەواو، حەتاکو خوتبەکە تەواو بێ، جوابی سەلام مەدەرەوە. کاتی وتارەکە قسە مەکە، جارێ وتارە دەین خەڵک قسە ئەکا ناو وتارەکە، دەمەتەکە لەگە برادەرەکەیەکە، ئەگەر وا بکەی ئەمە شمولی تۆ ناگام حەدیسە، ئەبێ بێدەنگ بی. بێگەوتی سەلام عەلەیکم جوابی مەدەرەوە. ئەمە لە کاتی خوتبە. هەر کەسێک زوو بێ بۆ مزگەوت بێدەنگ بێ، قسە نەکات، دەفەرمێ کانە لەو بكل خطوة قيام سنة وصيامها. سبحان الله. هەموو هەنگاوێک کە تۆ ناوتە هاتووی بۆ نوێژی جومعە، بە ئیزنی خوا ئەوشی ڕێگای دوورە کە بە سیارە دێ، خوای گەورە هەمان پاداشتی بۆ نووسێ.
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بە هەموو هەنگاوێکت خوای گەورە خێری چیت بۆ نووسێ. یەک ساڵێک شەو نوێژ، یەک ساڵێک ڕۆژوو، 50 هەنگاوت ناوە خێری 50 ساڵ ڕۆژوت بۆ نووسرا، خێری ئەوت بۆ نووسرا و 50 ساڵ 365 شەو ڕۆژە هەموو شەوەکان شەو نوێژ کردبێ بە یەک هەنگاوێ. ئەگەر هەزار هەنگاو بنی وەکو وایە 1000 ساڵ ڕۆژوت گرتبێ، 1000 ساڵ شەو نوێژت کردبێ. جا ئەوە دێنێتەوە نیو سەعات، دەبێت نیو سەعات خۆت ئالەمە مەحرومکەی. دەوڵەمە نەبی بەم نیو سەعاتە سەری فەیسبوک و تیکتۆکەکەی، دەوڵەمە نەبی ئەوەیتە ملیاردێر چیت بەسەرادی. ئەگەر سەیریشنەکەی ئیفلاس دێنی زەرەرەکەی نەبەخوا ئەمە زەرەرەکە بۆ هۆی مۆبایلە خۆ تاخیرکەی. تۆزە کورچگۆڵ بە لە جاتێ بە نیو سەعات خۆشۆری بەد 5 دقیقە خۆت بشۆرە، دوای جومعەکە بڕۆرە حتا عەسر دەرمەچوو لە حەمام خۆت بشۆرە. خۆتان خاوخریچ مەکەن لە مەسەلەدا، پەلە بکەن پەلە بۆ خێر. خوای گەورە لە قورئانە فەرمێت لە خێرە مسابقە بکەن، خۆت تاخیر مەکە. ئەوەی بە 10 دقیقەی بە 2 دقیقە 3 دقیقە بیکە وەرە بۆ جومعەکە، دوای جومعەتە کەیفی خۆتە، دوای جومعە خۆت بشۆرە بە ئیستراحەت، ڕۆژتر خۆت بشۆرە. خۆتان لەمە مەحروم مەکەن حتا زووتر بێن پاداشەکەتان گەورەترە. بۆی ئیمامی ئیبن خوزەیمە و چەند زانایتر ڕەحمەتی خوایان دەفەرمون هیچ حەدیثێک نازانین لە پێغەمبەری خوا هاتبێ صلی الله عليه وسلم کە پاداشتی گەورەی تیا باس کرایە بەقەد ئەمە. تۆ بە یەک هەنگاوێکە دەی بۆ جومعە هەموو هەنگاوێک خێری یەک ساڵێک ڕۆژوو بۆ بنووسرێ، یەک ساڵ. ئایکە تۆ 100 هەنگاو بنەی خێری 100 ساڵ ڕۆژوو بۆ نووسرا، ئەی خوایە نەیبڕی. ئێستا خەڵکی وایە الحەمدولله ئەمڕۆ خێری هەزارها ڕۆژوو بۆ نووسرا و هەزارها ساڵ، سەدەها ساڵ. خوای لەو کەسانەمان بگێڕی. دەخۆت مەحروم مەکە، وەرە بۆ مزگەوت زوو وەرە. جومعەی داهاتوو تەمەن باقی بێ دەرئەکەوێ ئەوەی کە گوێی لەم وتارە بوو، ئەوەی کە لەم ناوەی نەک لە شوێنێکی سەفەر بێ دەرئەکەوێ، کاریگەری بەسەریەوە بۆ یا لێوە ڕۆشتۆ لێوە دەرچوو دەرەکەوێت. جومعەکانتە دەرەکەوی ئینشاءڵڵا. جومعە ڕۆژێکی زۆر گەورەیە. وا نەزانی عورف و عادەتە باوکم نوێژی کرد مزگەوتەکەم با پیرەم کردی مشتێکم نە، ئەمە عیبادەتێکی زۆر گەورەیە. باسمان کرد چەند بەڵگەمان هێنا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێ دەستنوێژێ جوان بگرێت بێ بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە، جارێک کابرا دەستنوێژ دەگرێت دووبارە پێویستی بە دەستنوێژە لە مزگەوتیش دەستنوێژ دەگرێتەوە. تۆ لە ماڵ بیگرە، ئەگەر سەغڵەت بووی دووبارە لە مزگەوتیش بیگرەوە، بەڵام لە ماڵەوە بە دەستنوێژەوە دەرچەوە. هەر کەسێک بێ بۆ نوێژی جومعە دەستنوێژێ بگرێ بێ بۆ مزگەوت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسە چییە؟ بەس گوێ بگرێ فاستمع وأنصت، لە مزگەوتا جوان گوێ بگرێ و قسە نەکا، لە کاتی خوتبەدا قسە نەکا. غفر له ما بينه وبين الجمعة وزيادة 3 أيام ومن مس الحصى فقد لغى. خوای گەورە لە گوناهی ئەو هەفتەی خۆشە بێ، واتە ئەمڕۆ جومعەیە هاتی بۆ مزگەوت، لە جومعەکەی پێشوو چەندێک گوناحت کردووە؟ جومعەکەی پێشووتە ئەم جومعەیە ئەم 7 ڕۆژە چەندێک گوناحت کردووە، خوا لە هەمووی خۆشە بێت، وە 3 ڕۆژی زیاتر، واتە خوا لە گوناهی 10 ڕۆژت خۆشە بێت. گوناهی جومعەکە لە جومعەوە تا ئەم جومعەیە چەندێک گوناحت کردووە، زایدەن پێنجشەمیش و چوارشەمیش و سێشەمەکەی پێشووش 10 ڕۆژ. خوا لە گوناهی 10 ڕۆژت خۆشە بێ، ئەوە ڕەحمی خوایە بۆ ئێمە. بەس وەرە بۆ مزگەوت جومعەکەت گرنگی پێ بدە. بەڵام خۆشەویستی خواشە فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی دەست بدا بە بەردێکەوە ئەوە لەغوی کردووە. دەست مەدەنە تەسبیحەوە، خەریکی مۆبایل مەمن لە کاتی وتارە، خۆتان مەشغوڵ مەکەن بە فەرش و نازانم بە چیەوە، بێدەنگ بن و جوان گوێ بگرن. بۆی ئەوە خێریکی گەورەیە کە خوای گەورە لە گوناهی 10 ڕۆژت خۆشە بێ. چەندێک خۆش لە هەموو هەفتەیەکە خوا 3 ڕۆژ زیاتر لێت خۆشە بێ، واتە هەفتەکە و 3 ڕۆژیش کەواتە بە کەمی مەزانە بە ئیزنی خواوەرە بۆ مزگەوت، چونکە جومعە زۆر گەورەیە. لەم حەدیثەی صحیحەی کە لە صحیح التەرغیب هاتووە، بەس بزانین جومعە لای ئاژەڵەکان چەندێک گەورەیە، لای گیانلەبەران چەندێک گەورەیە ڕۆژی جومعە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە چەند ڕیوایەتێکی صحیحدا وما من دابة إلا وهي تفزع يوم الجمعة، دفرمي وما من دابة إلا وهي مصيخة
يوم الجمعة من حين تصبح حتى تطلع الشمس شفقا من الساعة إلا الإنس والجن. يا ما كان خرابين. أم دو حديث صحيح أم دو الروايات خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەرچی گیان لەبەری سەر زەوی هەیە بەخوا بە مێروولەکان و ماسیەکانەوە، بەخوا بە شێر و پڵنگ و دڕندەکانەوە، بەخوا بە مەڕ و بزن و ئاژەڵەکانەوە هەموو گیان لەبەرێک کە ڕۆحی تایە ڕۆح هەر هەمویان ئەترسن لە ڕۆژی جومعە. چۆن؟ خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم کاتێکە ڕۆژی جومعە دێ لەو کاتەی کە بانگی بەیانی ئەدا، بانگی بەیانی کاتی بانگی بەیانی دێتەوە هەتاکو خۆر ئەکەوێ ئەو مەسافە هەرچی گیان لەبەر هەیە ئەترسن ئەو ڕۆژە ڕۆژی قیامەت، چونکە جومعە لە قیامەتا دێ ئەڵێن ئێستا لەوانەیە خۆر لەوێ هەڵبێت چونکە خوا فێریانی کردووە هەموو گیان لەبەران ئەزانن ڕۆژی جومعە قیامەت دێ، بۆیە هەموو جومعەیەک گیان لەبەران ئەترسن ئەڵێن ئەم جومعەی لەوانەیە قیامەت بێ حتا خۆرەکەوێ ئەمجا ئارام دەبنەوە. سبحان الله، کوا ترسی من تۆ لە قیامەت خۆزگایە بەقەت گیان لەبەران ئێمە ترسی خوا لە دڵمان نابوایە، ترسی قەبر و قیامەت لە دڵمان نابوایە. ئەوە حاڵی گیان لەبەرانە هەموو جومعەیەک لە بانگی بەیانیەوە هەتا خۆرکەوتن لە ترسی قیامەت ئەترسن ئەپەشۆکێن. ئەی کوا ترسی من و تۆ ڕۆژێ دێ ڕۆژی جومعەیە ئەو خەڵکە بێ ئاگایە کاتێک ئەزان قیامەت دێ ڕۆژێ دێت بێگومان بەلەوە چکە ڕۆژی جومعە کاتێک ئەزانی ڕۆژی جومعەیە خۆر لێوە هەڵدێ ڕۆژی جومعەیە ئیسرافیل سەلامی خوای لەسەر بێ وەکا بە کەڕەناو بە شەیپورە هیچ کەسێک نامێنێ هەمویانە ترسن. بەڵام کاتێک کە خۆر کەوت ئەڵێن دیارە ئەم جومعەیە قیامەت نییە. ئەمە حاڵی گیان لەبەرانە. حاڵی من و تۆی ئیمان زەعیفیش ئەوەیە کاکە گرنگەوەی جومعەکە بکەی هەی دۆڕاو، هەی ئیمان زەعیف، هەی بەدبەخت. سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو تۆ نەبوون، بەقەت تۆ لە قیامەت ئەمین نەبوون. خۆزگایە هەر هەمومان ڕبعێکی ئیمام عومەر لە قەبر و قیامەت بتستانە ڕزای خوای لێبێ. وەڵڵا ناترسی، ئەوە چاکی خۆمان نییە، خراپی خۆمانە. گیان لەبەران هەمویان لە قیامەتە دەستن. جومعە لای ئەوان ڕۆژێکی ترسناکە، تۆش ناتوانێت نیست ئازووتر بێ بۆ مزگەوت. چی خێرێک لە تۆ ئەبینی ئەگەر تۆ ئەو حاڵەکەت بێ؟ چی خێرێک لە خۆتە ئەبینی؟ وەرە بۆ مزگەوت زوو وەرە، خوایە خۆت شاید بەڕامگەیان، خوایە خۆت شاید بەڕامگەیان، خوایە گیان خۆت شاید بەڕامگەیان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا ترسو خوفي خود بخيت ناود الله كان معنا خويا يعني مزور خرابين لا تو ناترسين لا قبر وقيامة ناترسين خويا يعني إيمان من بهيزك وبقوتك ترسو خوفي خود بخيت ناود الله كان معنا خويا يعني وأما لبك أوندته من خوش بي هم كاتب مرتاح بين بعبادتك تنبوتو يا رب العالمين. خويا شفاء نخوش كان من بدي بتعيبتي أواني داود دعاء خير يعني كدو خوایان هي منو آرامی وڵاتمان بپارێزی، آخرمان بەخێر بگیڕی، بە ئەهلی جمعە و جەماعەت و عیبادەتمان قبول کەی. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.